بەڕەچەڵە کۆسۆڤۆ ڕەگەزنامەی بەریتانی و دانیشتووی هەڵەبجە. لە یەکێ لە سەرکۆڵانەکانی شاری هەڵەبجە دووکانێکی بچووک و تەنگەبەر هەیە، بەڵام خاتوونێکی لێو بەخەندە و دڵفراوان دانیشتووە، ڕوویەکی خۆش و بە زمانێک کە نیوەی کوردی و نیوەی ئینگلیزیە بەخێراتن دەکات. سەلام عەلەیکوم، ناوم من جەمیلە، ئەڵکەی ئۆروپیم، شوم کرد بە کورد لە 2002. دوو مناڵم هەیە، سپاس بۆ خوا. 6 مانگە هاتم بۆ هەڵەبجە، حەزم کرد بۆ ئەو نیشە کاسپیە، زۆر خۆشحاڵم، کوردستانم. باش نازانم کوردی، باس باشم، سپاس بۆ خوا باشم. جەمیلە عەبد کلمەندی خاوەنی کەمالیاتی بەریتانیاڵێ من خەڵکی ئەوروپام. لە ساڵی 2002 لەگەڵ کوردێک هاوسەرگیریم کرد. ماوەی 6 مانگە هاتوومەتە هەڵەبجە و حەزم کرد لێرە ئیش بکەم. زۆر خۆشحاڵم کە ئەتوانم کار بکەم. 6 مانگم هاتم بۆ ئێرە، وتم با بڕۆم، هەزەکەم بڕۆم بۆ کوردستان، با تۆزە ئیش بکەم، بزانمەوە باسی کوردستان چۆنە. بە سپاس بۆ خوا خەڵکەکان چاکن لێرە، بەڵا باشم، شتی باشە فرۆشتم، سپاس بۆ خوا. لە بریتانیا ژیم، 20 ساڵە ژیم، جەنسیم هەیە لەوێ، سپاس بۆ خوا. شوم کرد بە کوردە 20 ساڵە. ئەو خۆی کارێکی ئەو ئیشە، ئەو شامپۆش تا و کرێمەش تەینێ بۆ من پۆستەکە بۆ ئێرە، خۆم کاسپیەکەم بۆ ئێرە، خۆی لە بریتانیا، من لە کوردستانم. جەمیلە باس لە خەڵکی کوردستانەکەوەڵێ ماوەی 6 مانگە لێرەم و شتی باشە فرۆشم. هەرچەندە ماوەی 20 ساڵە زەواجم کردووە، بەڵام ئێستا مێردەکەم لە بەریتانیایە و خۆم لە هەڵەبجە دانیشم. سەبارەت بۆ پێویستیانی کە لە دوکانەکەیە هەیە، هەموو پێداویستیەکان ئەسڵین، پێداویستی مناڵان، گەنجان، ژنان و پیاوانە فرۆشێ. جەمیلە خۆی بە غەریب نازانێ و ئەڵێ من لە کوردستانم و کە سوکاری مێردەکەم هاتوچۆمەکەن و منیش هاتوچۆیانەکەم. خەڵکەکە چاکن، نیشتێری باشم، سپاس بۆ خوا، هەمووی ئاسڵیە فرۆشتم. ئەیزانم تۆزە گرانە، باس شتی چاکە، باس خەڵکە کڕین، سپاس بۆ خوا. خەڵکی ئۆروپیم، خەڵکی کۆسۆڤۆ، نزیکی ئیتالیا، وەڵا خۆم موسلیمانە، باس ئەزانم هەر گەریبم بۆ ئەم وڵاتە، باس سپاس بۆ خوا خۆم هەیە. باس باشە، کوردی ئەزانم تۆزە، باشم، ناتوانم بەڵێ وەڵا ناتوانم لێرە بژیم لەبەر زەحمەتە زمانەکە، باس باشە، سپاس بۆ خوا. مێردەکەم کزمی هەیە، خۆی دوو خوشکی هەیە لە سلێمانی، یەک براو هەیە لە هەڵەبجە، یەک براو هەیە لە سلێمانی، هەموو شووەکان لای من، خۆم هەموو شووەکەم لایەوە، جووزووە ڕۆم، ژیانی ئاوا. جەمیلە لەبەرەوەی زمانی کوردی بە تەواوەتی فێر نەبووە، بە زمانی کوردی لە ژێر هەموو بابەتەکاندا باس لە بەرهەمەکە ئەکا و سەرنجی کڕیارەکانی بۆ خۆی ڕاکێشاوە.